بناوی خوای بەخشندەی مهربان. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع ومن علم لا ينفع ومن نفس لا تشبع ومن دعاء لا يستجاب له. خۆشەویستەکانم، یەکێکی تر لە قەدەغە کراوەکان کە لە ئیسلامە قەدەغەی لێکراوە لە زنجیرە باسەکانمانە کە ئەمڕۆ باسی زنجیرەی چواردەیەم مەکەین. باسەکەمان ئەمڕۆ لەسەر نەزەری حرامە. لە ئیسلامە تەماشاکردنی حراممان هەیە، تەماشاکردنی حەڵاڵمان هەیە، تەماشاکردنی سنەتیشمان هەیە. ئینشاء الله تعالى ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر ئەم بابەتەیە. خۆشەویستەکانم، هەموو ئەندامەکانی لاشەی ئینسان نیعمەتێکن لە نیعمەتە هەرە گەورەکانی خوای پەروەردگار بۆ ئێمەی مرۆڤ. هەر ئەندامێک لە ئەندامەکانی لاشەت کەم و کورتی تیا بێ، هەست بە کەم و کورتێکی زۆرەکەی، هەست بەوە ئەکەی کە بەڕاستی ناتوانی ئەدای وەزیفەی خۆت بکەی لە ژیانە وەکو پێویست. هەر ئەندامێک لە ئەندامەکانی لاشەت ئەگەر کەم و کورتی تیا بێ. لە گرنگترین ئەندامەکانی لاشەی مرۆڤ چاوە. چاو نیعمەتێکی زۆر گەورەیە. هەر لەبەر ئەوە شەسانێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ هەر کەسێک ئەگەر خوای تەعالا چاوی لێ بسێنێتەوە، هەر کەسێک ئەگەر خوای تەعالا چاوەکانی لێ بسێنێتەوە و سەبر بگرێ، پاداشتی ئەو هیچ نییە ئیلا بەهەشت نەبێ. یعنی ئەوەندە چاو گرنگە. سەرچاوەکانی تێگەیشتن و معریفەت و زانست بۆ چاو بۆ گوێ ئەگەڕێتەوە. و چاو بە دەرەجەی ئەساس، و چاو بە دەرەجەی سەرەکی. جا ئەم نیعمەتە گەورەیە کە خوای تەعالا بە ئینسان بەخشوویەتی، ئینسان ئەتوانێ وەکو هەر نیعمەتێکی تر لەو نیعمەتانەی کە خوا ئینسانی تایە سەرپشت کردووە، یعنی مخەیەر کردووە، ئینسان ئەتوانێت لە چاکەیە بەکاری بێنێ و ئەشتوانێت لە خراپەیە بەکاری بێنێ. زۆر نیعمەت لە نیعمەتەکانی ئەم ژیانە کە ئێمە لە ناویین خوا ئێمەی تایە سەرپشت کردووە. هەندێکیشی سەرپشت نیمان، مخەیەر نیمان، هەندێکی مخەیەر نیمان، بەڵام زۆرێک لە شتەکان خوای گەورە ئێمەی تیا مخەیەر کردووە. بۆ نمونە خوای تەعالا کە چاوی بە من و تۆ بەخشیوە، بەدەستی خۆمانە ئەم چاوە لە چاکە بەکاری بێنین یان لە خراپە بەکاری بێنین، بەدەستی خۆمانە. وەکو ئەو شتەکانی تر نییە کە تایە ئینسان مخەیەر نییە. ئەو شتانەی کە ئینسان تایە مخەیەر نییە ئەوە تازە چارە نییە و چۆن هاتێ ئاوا و خوش محاسبەت لەسەری ناکە. بەس ئەو شتانەی کە تایە مخەیەری، بڵێ ئەگەر چاکە بە چاکەیە بەکاری بێنی، لە ڕێگای چاکەیە بەکاری بێنی، چاک بەکاری بێنی، خوای گەورە پاداش دەداتەوە. ئەگەریش لە خراپە و لە خراپەکاریە بەکاری بێنی، یعنی خراپ بەکاری بێنی، خوای تەعالا محاسبەت لەسەریەکە و عقوبەت لەسەریەکە ئەدا. جا چاوێکێکە لەو نیعمەتانە وەکو عەرزم کردن، زۆربەی نیعمەتەکانی خوای تەعالا بەڕێگای هەستەکانت هەستی پێەکەی و چاو لەسەرەوەی هەمویانە. بۆیە ئەتوانی بەکاری بێنی بۆ شکرکردنی خوای گەورە، بۆ پەیداکردنی زانست و معریفەت و ئاوەدانکردنەوەی سەرزەوی بە تاعەتی خوای پەروەردگار. لە هەمان کاتە ئەتوانی چاو بەکار بێنی بۆ شتە خراپەکان. ئێمە بابەتەکەی ئێمە کە ئەمڕۆ باسی لێواکەین مەبەستمان تەماشاکردنە، تەماشاکردنی ئافرەت، یعنی پیاو بۆ ئافرەت و ئافرەتیش بۆ پیاو. مەبەستەکەی ئێمە زیاتر ئەمڕۆ حەسرێکەین لە ئەم بابەتە. ئایا بزانم چەندێک حرامە و چەندێک حەڵاڵە، چی تەماشاکردنێک بۆ تۆ دروستە و چی تەماشاکردنێک بۆ تۆ سنەتە
و چی تەماشاکردنێ بۆ تۆ حرامە. لە پێشە تەماشای باسی تەماشاکردنی حرامەکەین. طبعا ئینسان دروست نییە ئافرەتێک کە بۆت حەڵاڵ نییە و مەحرەمت نییە دروست نییە تەماشایکەی، یعنی خێزانت نییە و مەحرەمیشت نییە و نیەتی ئەوەشت نییە بیخوازیت، یعنی بڕۆیتە داوای، دروست نییە بە هیچ شێوازێک تەماشای بکەی و تەماشاکردنەکەتیش بە حرام لەسەر ئەنووسرێ و گوناحبار ئەوی. جەریری کوڕی عەبدوڵای بەجەلی ئەفەرمێ پرسیارم لە پێغەمبەر کرد صلى الله عليه وسلم سألت رسول الله صلى الله عليه وسلم عن نظر الفجأة لتماشاكردني كتوبر، يعني آوا ريكي لكتوبركات شتي ديتا آفرتي ديتا برشاود آفرتك أبيني لتلفزيونا لأنترنيتا لكاتي هلدانوي قناة كانيان لكتوبركا آفرتكي نامحرم ديتا برشاود. اما تشي اي پیغمبر اخوا فرموي اصرف بصرك، فرموي پیغمبر صلى الله عليه وسلم فرموي تشاود لاده، يعني تماشاي مكة. اي او بينيني يكم انساني بي گناحبار ابي پیغمبر اخوا صلى الله عليه وسلم با علي كر ابي طالب خوالي الرازي به بامام علي فرمو يا علي لا تتبع النظرة النظرة فإن لك الأولى وليست لك الآخرة. فرموي علي تماشا كردن كات تماشاي كسيكي نامحرمكي بينين لدواي بينين تماشاي مكة يكم بينين كديت برشاود گناحبار ناويتو بوت هي، يعني يكم بينين كبينيد آساية بس دواي أو أمجازيال تماشاي كي يا دوبارة تماشاي كي توا أولا سرت حسابة وبتاوان بوت أنسري، بتاوان بوت أنسري. خوي تعالى لقرآن بيروزا أمر بإيمي بيوان أكاد وأمر بخشكان إشمان أكاد لآفرتان وبيمان أفرمي لسورة نور لآية سي تاسيويك أفرمي قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم إن الله خبير بما يصنعون وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن. هتاكو تاي آياتك خوي تعالى لآية السياب بإيمي بيوان أفرمي بپیغمبر أفرمي بپیوان بلي بإيمان دار بيوكان بلي قل للمؤمنين بإيمان داران بليت بيوان يغضوا من أبصارهم چاويان داخل لآستي آفرتي نامحرم ويحفظوا فروجهم وداويني خويان بپاريزن لزيناو لكاري بدروشتي ذلك أزكى لهم أأما باك بويان أأما جوان بويان أأما أيان باريزي ودليان أباريزي لبيسي وجيان گزرانشان أباريزي لجيانك فساد بأخلاقي إن الله خبير بما يصنعون. خواي قورا آقادار بهر كاريك أي كي وانا زاني خواي قورا آقاي لتشاوي تونية كاتي تماشا أكي. خواي تعالى لقرآن أفرمي لشوني كترا يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. خواي تعالى آقاي لخيانتي تشاوكانا وأوشي كإشارن ولناو دلكان تانا بهمان شيوة. طبعا أمر بو بياوانا، يعني إيمي بياو بومان نية تماشاي آفرتي بكين كبومان حلال نية بتايبت تماشا كردني شهوت. طبعا خوي تماشا كردن لسرتاو لوانية زوربي جار شهوت نبي بس لديتني يك لدواي يكو تماشا كردن وخواي قورش بو معلومات تان بيزانن آفرت نية لسر أم كري زوية خواي تعالى شتيكي جواني تيا خلق نكرد به حركيكي جوليكي جواني تيا نبي كسرنجي بيوان راكيشي نية آفرت چند رش به چند اسمر به چند نازانم خوێنسارد بێ
خوای تعالی لحمو آفرتێکا بۆ ئەوەی ئەم ئەگەروانە بێ کەس ژن ناخوازێ یان کچان ئەمێننەوە یان ژنان ئەمێننەوە خوای تعالی لە هەموو ئافرەتێکا شتێکی تیا دروست کردە کە سەرنج پیا و ڕاکێشێ سبحان الله جا تۆ ئەگەر زۆر دیقەت بەی بەڕاستی تووشی ئەوە ئەبیت و سەرنجت ڕاکێشێ و زۆر جاریش ئەو سەرنج ڕاکێشانە خۆزگایە سەرنجام بەرەو ژن خواستن بچێ بەس ناچێ بەرەو خواستن بەرەو حرامی ئەچێ یعنی ئەگەر تۆ بەنیەتی خواستنەوە تەماشا بکەی ئەو تەماشاکردنە ئیسە لەولاوە باسیەکەین حکمەکەی چییە لە شەرعا بەس ئەم بینینەی ئێمە کە تەماشای ئەەکەین زۆر جار نەتیجە ناڕوا بۆ خواستنی زۆر جار ناڕوا بۆ خواستنەکە بەڵکو ئەڕوا بۆ شتی تر ئەڕوا بۆ ڕێگایەکی تر بۆیە خوای تەعالە ئەفەرمێت تەماشا مەکەن چونکە ئەو تەماشاکردنەتان ئەبێتە مایە ئەوەی کە نەتوانن داوێنتان بپارێزن کەوابوو تەماشاکردن کلیلی دەرگای داوێنە تەماشاکردن یعنی چاو کلیلی دەرگای داوێنە یعنی ئەگەر بەرەڵای کەی دوایی داوێن تیش بۆ ناپارێزرێ دوایی داوێن تیش بۆ ناپارێزێ بۆیە خوای تەعالە هەر لە ئایەتەکە ئەفەرمێ بە ئیمانداران بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم چاویان بپارێزن يعني چاویان لە ئاستی نامەحرەم چونکە ئایەتەکە ئەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم دیارە هەموو بینینە حرام نییە ئەو بینینە حرامە کە بۆ نامەحرەم بێ و بە قەزدی شەهوە شۆ بێ بۆ ئەمەیان ئەفەرمێ هەندێک لە بینینەکان بەڵام بۆ مەسەلەی پاراستنی داوێنەکە نافەرمێ هەندێک هەموو ناپاراستنێکی داوێن جگە لە ژن و لەوەی کە خوا حەڵاڵی کردووە هەمووی حرامە بۆیە نافەرمێ ويحفظوا من فروجهم هل أفرمي ويحفظوا فروجهم أو مني تبعيضكي تيانية ليرى أما بو بياوان طبعا خوشكان مان آفرتان سبحان الله زوربان واتصوركا بس بياو بوينية تماشاي جنبك بويا أوان بكيفي خوان تشاو برلاكا لتماشا كردني بياوانا وإستلنا وخلقا بوت باو بس بياو تماشاي آفرت بك حرامة يان ناشرين يان جوان يان لسمعتي كما بيتوا بلام آفرت بوي هيتر وكيفي خوي دقت أدا اشتوات شونا بي أو آياتي كباسي آياتي السي باسي لسورة النور باسي بياوكا بس آياتي السيويات برون تماشاي كان حود دير هج دير يعني تشوارقات وبينشقاتي آياتك يوابو بياو باسكا يعني آفرتش هدنا بتماشا بكا وقل للمؤمنات أي محمد بجنان بلي بجنان إيمان دار يغضضن من أبصارهن بعد شايان بباريزن ويحفظن فروجهن كوابو تماشا كردني آفرتش بو بياو هر حرامة ومن أتوانم ضمانت بكم أوزيات الحرامة چونك والله أجر جن سر نلقيني بياو ناتواني أجر تماشاش كناتواني بيوات سر يعني بيجي انت أو بري بلام جنو كأبيت معي أويك لأم سيري ولا أو سيري بوخو يتلو داروات مسائلي ترى لبرا أبي زور زور آقاما اللي بي وخشكانيش أمريان بيكرا تماشا ناكن أبي اسمه جاجال لم لولا يعني آفرتي واهي عليه والله فلانا كس تشاوي آوايا تشاوي بيسا يعني لفظي ناشرين بكار ديان بو بياو يعني فلان بياو وتشاو سير معناكا سير جنكا تشاوي آوايا يعني لفظي ناشرين بكار ديان بلام من زور جاربو خشكانا أليم وتيش محل دانشتنا كاتب كسر نزيكاكاني خوم مثلا يا كسر آوا ناسيار جوم لي بوتيتي فلانا كس تشاوي وايا منيش وتما باشا تو شون زاني تشاوي وايا معناه وايا تو ديقتي تشاوي أو الدا تو أو نتشاود آوايا أو بس تماشايكي لو أنا كده بس تو ديقتي ناو تشاوانا كان الشدة أو أجر تماشايكي كسريعي كده بس تو تماشاي ديقتي تشاوي دا جابا بزانن بينيني بياو قدوك بينيني جنية بينيني بياو قدوك بينيني جنية برون تجربي كان وطبعا بياو بتمنى كانش أي زانن بويا أبي آفرد زور زور وريابي لتماشا كردن أوان زياتر أتوانن بلين مخصوصا بموضوعك طبعا فياويش هرواية بلام آفرد بتجربة بندر كوتو زياتر جاء
إمامي ابن القيم أفرمي دعاء وأمدو آيته هنا وأفرمي لما كان غض البصر أصلا لحفظ الفرج بدأ به لبر أوي شاو أبيت معي أوي داوين بباريزي بوي أخوي تعالى كم جاء فرمي تماشا مكان لشاو دسي بيكرت ولما كان تحريمه تحريم الوسائل فيباح للمصلحة الراجحة ويحرم إذا خيف منه الفساد الله لبر أوي خوي تماشا كردن بو حرام كراوة لبر خاطري أو حرام كراوة سرك يشبه زنا تماشا كردن النظرة بريد الزنا نظار أبيت بريد يكبو زنا كردن لبر زناكا تماشا كردنك حرام كراوة لبر أو علماء وتيانا أجر مصلحة برجوانديك هبو لتماشا كردنك حلالة وكو يستوزي كثير باسيكين بلام أجر ترسهبو لفساد حرامة بويا خوش يسكانم إمام القرطبي أفرمي لتفسيرك أفرمي إن النظر هو الباب الأكبر إلى القلب أفرمي سبحان الله تماشا كردن قورترين درقاي ضل لتشاوة يا سبحان الله قورترين درقاي ضل إنسان تشاوة وأعمر طرق الحواس إليه آودان ترين هز كريك أدالنا ودل سبحان الله تشاوة سبحان الله وبحسب ذلك كثرت السقوط من جهته سبحان الله عليه حبويا للرقايد تشاو زوربي سقوط قال له الرودا زوربي او خلقي تي اكفن توشي جناح بين الرقايد تشاو زور مشكله هيك قوريه وطبعا هو بوت فتنيك هنيا كسي يعني تشبوه شجاعي بني الشاتي كرمانية رحمتي خوالي لبيك يقبول بياو شاكان جو بقرن بزانم چني قصة مهمة هر كسي اگر در ويخوي آودان كاتوا بالسنة كاني بيغمر صلى الله عليه وسلم طبعا السنة كاني بيغمري صلى الله عليه وسلم چيه دروا ريش كزوربا من داينانين اما سنتك بيروزي بيغمري صلى الله عليه وسلم بيغمري خواه هرگز ريشي نتاشيوا بو نمونا شروالكت نخشية الزاوية كالفلكت نخشية الزاوية لقاب الرقد بخوار ونبي أما السنة في غمرة صلى الله عليه وسلم أما الربازي في غمري خواه صلى الله عليه وسلم وهروها التزامات تر بهمور ربازة كان في غمرة صلى الله عليه وسلم لدروا ناخيشت آودان كي تود دائما هز بمراقبي خواه قورا بكي وتشاويشت لحرام بباريزي ونفسي لآرزو كان بباريزي ورياي ناني حرام بي ناني حرام نخوي اگر ام بينجب كي تشي اوي لم تخطئ له فراسة ام كابرايا بحياتي فراستي هلناكا يعني بيجبيني قد بيجبيني هلناكا ام زلامة هر كسي ام بينشتل اخويا جيبكا بۆیە سەیرەکەی ئەولیاکانی خوا غەیب نازانن بەڵام قسەیەکە کەم دوای ماوەیەک دێتە دی مەسەلەکە ئەوەیە ئەوان ناخی خۆیانیان پاک کردوتەوە دەرەوەی خۆیانیان پاک کردوتەوە نانیان حەڵاڵە چاویان ئەپارێزن لە حرام نەفسیان لە شەهەوات ئەپارێزن سبحان الله ئەی پێکن قسەیەکە کەم دوای ماوەیەک دێتە دی قسەکانیان تووشێشی وەڵڵاهی عەجایبە هەنێ کەس طبعا کە نەخۆشە و نازانێت ئەمانە غيب زان بس غيب نية موضوعك كس غيب نازاني إلا أخوانا بي إلا أو توزن بي كدراوة بيغمبركان جيقال لوان هيش كسي غيب نازاني بس موضوعك تشيا موضوعك فراسته بريشته بدل أبين ري بتشاو نابين ري برا بريزا كانم بريشته بدل أبين ري بياو صالحان و بياو شاكان دليان خبر أدا بيش أوي تشاو بيبيني أوان دليان خبر أدا وطبعا لسل أمش نمونا زوره لبيشينان ولا زماني صحابة كانوا لبيشي في غمري خواش صلى الله عليه وسلم دلان خبري داوا زورجار كابرا أولياء بود دلي خبري داوا بياوچا أولياء كيه أولياء أمانة وأم بينجيتي أبي توشهد بها أولياء من يشهم بأولياء فلان كسي شيء بأولياء أولياء شيا أو كسي ظاهري خوي بسنة كاني في غمر صلى الله عليه وسلم برازينته داخلي خوي بمراقبي خوا برازينته تشاي بباريزي ناني حرام نخوا لشهوات خوي بباريزي أو أولياء إخوة ألا إن أولياء الله
لا خوف عليهم ولا هم يحزنون كين أوانا كوا أولياء إخوان نترسيان لسر نبي غنباري شبن كين الذين آمنوا وكانوا يتقون أهل إيمان وأهل تقوان أوانا أولياء إخوان جابي زور زور أقاما لخومان به پیغمبر إخوة صلى الله عليه وسلم لحديثك أفرمي إن الله عز وجل كتب على ابن آدم حظه من الزنا خواهي تعالى لسر هر كسيك أي نسي بشيك للزنا كس نية ليد بيدر بي خواه پنامان ده مگر كسيك هر زور پاك بي فالعين تزني تشاو زناعك وزناي تشاو تماشا كردنا واللسان يزني زمان زناعك زینای زمان چیە قسەی بەدڕەوشتیە ئەو قسە بێئەدەبانەوە زۆربەی خەڵقیکە قسەیەک هەیە لەگەڵ ئەدەبا ناگونجێ زۆرێک لە خەڵکی ئەیکەن والرجل تزني پێیش زیناکە زینای پێ چییە وزناها الخطى ئەوەیە هەنگاو ئەنەی بۆ گوناح هەنگاو ئەنەی بۆ گوناح واليد تزني دەستیش زیناکە زینای دەست چییە دەستبردنە بۆ شتی حرام والقلب يهوى دڵیش دائما هەوا و ئارەزوو لە دڵۆ دێ بۆ شتە گوناحەکان ويتمنى وتمنى و خۆزگا لە ناو دڵایە خۆزگای گوناح کە زۆربەمان ئەیخوازین والفرج ئەمجا داوێنی ئینسان ئەوە جێبەجێەکە ئیمزاکەیەکە یعنی کەوابوو بە چاو بە گوێ بە دەست بە پێ بەدڵ ئەمجا کێ ئیمزاکە لەلایەنی داوێنی ئینسانەوە ئەبێ کەوابوو ئەمە بە یەک ڕاستەن ئەم ئینسانە ناڕوا گوناح بکە بەڵکو بە هەستەکانی گوناحەکە دروست ئەبێ هێواش بۆیە پیاوچاکان فەرموویانە كل الحوادث مبدأها من النظر ومعظم النار من مستصغر الشرر كم من نظرة فتكت بقلب صاحبها فتك السهام بلا قوس ولا وتر وتویانە زۆربەی ڕووداوەکان سەرەتاکەی لە چاوە دەسی پێکا یعنی لە بینینەوە زۆربەی ئاگر لە بزیسکەیە خۆ دەسی پێکا ئەو ئاگرانەی کە وڵاتێک ئەسووتێنێ سەرەتاکەی یەک بزیسکەیە یەک تەماشاکردنە یەک بزیسکەیە چەندین بینینێک یعنی چەندین بینین بۆتە هۆی ئەوەی کە خاوەنەکەی لەناو بردووە سبحان الله هەر یەک بینینە ئەبێتە مای ئەوەی تیا ئەچی ئەو بینینە ئەدوا بەرەو گوناح لە ئاخیرات کوژن كم من نظرة فتكت بقلب صاحبها دڵیشی وێران کردو چەندەها خەڵک لەم شاری خۆمانەیە سەد دڵی مردیە دڵی نەخۆشە لە ژن و لە پیاو لە کچ و لە کوڕ گشتی سەرخۆشە دڵی سەرخۆشە بەهۆی چی و بەهۆی بینینەوە بەهۆی ئەو هەموو بینینەوە کە زروف بۆی ڕاکخستووە طبعا بە کچێ چۆتە ناو دڵیەوە دەرناچێت لە ناو دڵیەوە وەسەلام ئەی مرێنێ کوڕێک چۆتە ناو دڵیەوە دەرناچێت لە ناو دڵی ئەی کوژێت ئەی مرێ حتا ئەو ڕۆژە لە ژیانە ئەمێنێ ئەی مرێنێ شوویشەکە هەر خراپ ژنیش دێنێ هەر خراپ جاء فرميت شن نظرت هي فتكت بقلب صاحبها ضلي كابراي ويران كرت لتي خرابتر لتي خرابتر ببيك كوان او ضلي ويران كرت كشتي سفياني ثوري بوما نجريتو افرمي عيسى كري مريم عليه السلام بيغمر عيسى فرميتي اياك والنظره فرمويتي آمان ورياي نظربة آمان ورياي نظربة فإنها تزرع في القلب الشهوة بهوي نظرة والشهوة دروسة به بهوي نظرة والشهوة طبعا من أول شخص بالي دوبارة بهوي بيستني شهوة بهوي شهوة بهوي شيء دروسة به بهوي بينين وبهوي بيستنوا وكفى بها لصاحبها فتنة بس أو شهوتش أبيت معي فتنة بوت قركات سرتاو أتفوتيني بويا شاعرك حكيم دانا فرميتي ليس الشجاع الذي يحمي مطيته يوم النزال ونار الحرب تشتعل فرميتي بياوي آزا أو كسنية كاتك شمشيرك بەدەستێەوە لە ناو ئاگری جەنگا شەڕەکا و
دەوروبەری خۆی ئەپارێزێ و ئازایە ئەوە ئازا نییە بەڵکو ئازا کێ لكن من غض طرفا أو ثنى بصرا عن الحرام فذاك الفارس البطل بەڵکو ئازا و زیرک و بەتەڵ و پاڵەوان کێ ئەو کەسەیە کە چاوی خۆی ئەپارێزێ لە حرام ئەو کەسەیە کە چاوی خۆی ئەپارێزێ لە حرام چونکە هاناتە نابیسن ئەڵێ وەڵی چاو ناگیرێ ئێوە دلیلە کە ئەمە پاڵەوان نییە چون ئەگەر زەلام وا هەیە لە جەنگا سەد کەس شەڕی بەرامبەر بکە گاڵتەیتی بەس ناتوانێت چاوی خۆی بپارێزێ لە بەرامبەر یەک ئافرەت کەوا بوو بەتەڵ نییە پاڵەوان ئەو کەسێ کەوا چاوی خۆی بپارێزێ و هەر کەسێکیش نەتوانێت چاوی خۆی بپارێزێ با بزانن هەر کەسێ نەتوانێت چاوی خۆی بپارێزێ ناتوانێت هیچ پلەیەکی گەورە بەدەست بێنێ هیچ مەجد و سەربەرزیەک بەدەست بێنێ زۆربەی قیاداتی وڵاتە ئیسلامیەکان بۆیە سەرشۆڕی جوولەکەن چونکە لە ڕێگای چاوەوە زەربەیان لێدراوە هاها ڕئیس وزرا ئەو ئافرەتە ڕئیس وزراکەی ئیسرائیل بە ئاشکرا وتی سەرکردەی عەرەب و فەلەستینی نییە من زیرام لەگەڵانە کردبێ و بە ڤیدۆش گردمە و فتوایشیان بۆمدا لەلایەن حاخامەکانی جوولەکەوە بۆیە سەرشۆڕن کەسیان ناتوانن بەرامبەر بە ئیسرائیل قسەیە بکەن لەبەرەوە خۆشەویستانم تۆ چەند پیاوێکی مهم بێ لە ڕێگای بینینەوە سەرشۆڕ دەکەن وات پێ ئەکەن ئەگەر ببی بە سەربەرزترین کەس سەرشۆڕ دەکەن ناتوانیت سەربەرز بکەیتەوە لەبەرەوە خۆشەویستانم مەسئلەی چاو مەسئلەیەکی زۆر زۆر خەتەرە ئێمە ئەبێ زۆر زۆر ئاگامان لێ بێ بە قەدەری توانا خۆمانشی لێ بپارێزین نظر خۆی ئەمە بابەتەکە زۆری ئەخایەن ڕاستیەکەی بەس بەداخەوە نەمەجال کەمە بەس هەر ئەو دوو بەشەکەی تریش باسەکەین باسی نەزەری حراممان کرد طبعا نەزەری حرام ئەوەیە تو سەیری کەسێ بکەی کە خێزانی خۆت نییە و مەحرەمیشت نییە ئەی نەزەری حەڵاڵ چییە؟ نەزەری حەڵاڵ ئەوەیە تۆ تەماشای دایکت بکەی ئاساییە تەماشای خوشکت تەماشای ئەوانەی خوای گەورە لە قورئانە باسی کردووە تەماشای پورت یعنی میمکت تەماشای کچت تەماشای دایکی خێزانت تەماشای کچی خێزانەکەت یعنی تۆ ژنێکت خواستووە بێوەژن بۆ کچێکی ئاساییە تەماشای بکە ئەمانە چونکە حەڵاڵ ئەمە مەحرەمن لە تۆ یعنی حەڵاڵ نییە بیان خوازی بۆیە ئەمانە دروستە تەماشاکردنیان و هیچ ناشەرعیەکی تیان نییە ئەم تەماشاکردنانە تەماشاکردنێکمان هەیە سنەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەنجان هەبوون هاتوونەتە لای وتیانای پێغەمبەری خوا داوای کچێکمان کردو ئەمانەیە بیخوازین پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی پێش ئەوەی بڕۆیتە داوای بە کاملی بڕۆ هەوڵ بدە بیبینە چونکە ئەوە زیاتر ئەبێتە مای ئەوەی ئولفەت و خۆشەویستی لە بەینتانە پیا بێ ئەگەر کچێ نەیبینیت یعنی نەیبینی نەزانی شکلی چۆنە یەکسەر بیخوازی لەوانەیە بەیانی بەیەکەوە نەتان کرێ لەبەڵەوە یەکتری بینینەکە سنەتە ئەو یەکترین بینینە یەکتری بینینێک طبعا نەک لە دەشتێکی چۆڵاو نەک بیبەی نازانم بۆ ئەم لا ئەولا نەک یەکتری بینین ئاخر ئێستا لە ئێران وایە لە ئێران یەکتری بینین ئەوەی ئەڕۆن بە یەک وە سیانزەوە دەرێکەکەن و تێنەوە ئەوە یەکتری بینین نییە یعنی یەکتری بینین ئەوەیە کە بە حضوری کەسێکی مەحرەم ئەو بیبینێت و ئەگەر یەکتریان بەدڵ بوو دەمەتەقی قسەی خۆیانەکەن و هیچ ناشەرعیەکی تیانە یەکتری بینینێکیش تریشمان هەر سنەتە ئینسان تەماشاکردنی خێزانی خۆت تەماشاکردنی حەڵاڵی خۆت پیاو بۆ ژن ژن بۆ پیاو چەندێ تەماشای یەک بکەن ئەوە نەخۆشەویستی لە بەینانە پەیاوێ چەندێ دیقەتی یەکتری بدەن ئەوە نەخۆشەویستی لە بەینانە پەیاوێ جا ژن و پیاو ئەگەر خۆشەویستی لە بەینانە نەبێ هیچ لەزەتێ لە ژیان نامێنێ هیچ لەزەتێ لە ژیان نامێنێ دروستە ئینسان تەماشای خێزانی خۆی بکات بە هەموو شێوەیەک ئەمە شەرع مەجالی داوە و خوای تەعالایش ئەفەرمێ والذین هم لفروجهم حافظون ئەو کەسانەی کەوا داوێنی خۆیان ئەپارێزن إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم إلا بۆ ئەو کەسانەی کە بۆت حەڵاڵە ئەوەی کە شەرعەن حەڵاڵ کراوە ئاعتیادیە ئینسان داوێنی خۆشی لیان نەپارێزێ لە بەرەوەی خوای گەورە حەڵاڵی کردووە کە خێزانەکانتن کە خێزانتان ئەو کاتە خێزانەکانتان دروستە ئینسان لەگەڵ خێزانی خۆیان تەماشا بکات و
ڕابوێرێ لەگەڵ خێزانی خۆیان بەڵام جگەل لەوە تەماشاکردنی کەسە مەحرەمەکانیشت دروستە بیان بینی دروستە سەریان قژیان ئاعتیادیە و هەروەها ئافرەتێکیش ئەگەر پیرێژن بێ و چوو بێتە ناو ساڵە و تەماح نەکرێ ئاعتیادیە و ئافرەتانە سەر و ملیان بە دەرەوە بێ زۆر ئاعتیادی ئافرەتی پیرێژن یعنی تو بچی بەرامبەر ئافرەتێکی پیرێژن دانشی کە لە تەمەنی داداتایە ئاساییە حاڵەتێکی طبیعیە ئەو یەکتری بینینیشە و تەماشاکردنە هیچ ناشەرعیەکی تیان نییە و داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکات هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لە گوناحمان پارێزی یا ڕەبی لە شتێکمان پارێزی کە تۆ پێ ناخۆشە کە تۆ ڕازی نیت پێ یا ڕەب العالەمین یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی ماڵ و مناڵ و خێزانەکانمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە لە بەڵاو مصیبەتی ئەم دنیاە بە دوورمان بگری یا ڕەبی شتێک نەکەین گوناحێک نەکەین کە بێتە تەڵخێک بەناو چاوانمانەوە یا ربي گوناحێک نەکەین کە سمعەتمانی کەسایەتیمانی پێ بشکێتەوە یا رب العالمین خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین خوایە گەنجانمان لە گوناح بپارێزی یا ربی خوایە هاوسەری باش بە نصیبی کوڕ و کچەکانمان بکەی یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ڕەحم بە پیاوە بە تەمەنەکانمان بکەی یا ربی خوایە نەمان مرێنی ئیلا بە عیبادەت و تاعەت و نەبێ حتا ئاخری ژیانمان خوایە یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕزقمان بەرفراوان بکەی یا ربی ڕزق و ڕۆزیمان بەرفراوان بکەی خوایە وڵاتمان ئاوادان کەیتەوە بە خێر و خۆشی یا ربی وڵاتمان ئاوادان کەیتەوە بە خێر و خۆشی یا ربی ناخۆشی لە وڵاتمانە نێڵی کاربەدەستی خراپ نەکەی بە کاربەدەستمان یا ربی دەستی زاڵمانمان بەسەرا مسەڵەت نەکەی یا رب العالمین خوایە تاعەت و عیبادەتی ئەممان کە پیرۆزەمان لێ قبول بکەی ڕەمەزانمان بۆ بکەیت ڕەمەزانی خێر و بەرەکەت یا ربی ئەو مانگە ئەو ڕۆژانەی کە ماوە لە مانگی ڕەمەزانە خوایە بە نصیبمانی بکەی زیاتر و زیاتر لە خۆتمان نزیک بکەیتەوە آمین آمین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين